بەداخەوە کە هەر چمکێکی تەکنۆلۆژیا بەر کوردستان بکەوێت ئەوەی کە پشتی شێری وەرەگرێلەی چمکە نەرێنیە ناشرینە بەداخەوە کەواڵێم بەدخۆکەیە جیاواز لە هەر تۆڕێکی کۆمەڵایەتی و ئەپلیکیشنێک تیکتۆک وەک بەشێکی زۆر لە خەڵکی کوردستانەڵێ بۆتە بەڵایەکی ناشرین و بۆتە سێبەرێکی تاریکی ناشرین بەسەر ئەم کۆمەڵگەیەوە هەڵبەتە ئەگەر باسی لێکەوتەکانی بکەین یا باسی ئەو سوچانەی بکەین کە قەرارە وە کۆمیدیا باسیکەین بە دە بەرنامە کۆتایی نایێت من لەم بەرنامەیە باسیەوەکەم کە چێن ئەوانەی ئالوودەی تیکتۆکن و چێن ئەوانەی ئەو ئالوودەبوونەیان کاریگەری لەسەر کەسایەتی و شخصیەتیانەکە و چێن ئەوانەی کە و چێن ئەو ئەستێرانی کە تیکتۆک لە کوردستانە کردوونی بە ئەستێرە و خەڵک شوێنیان کەوتووە و کاریگەریە خراپەکانی لەسەر کۆمەڵگە چیە بێت ئەم بابەتە بابەتێکی هەستیارە و ئەمانەیە زۆر زۆر پرۆفشناڵانە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی زانستیەوە قسەی لەسەر بکەین بە خۆشحاڵیەوە بە میوانناری دوو میوانی بە ئەزمون هیوا ئەفەندی ئەگەر تەشریف بێنێ بۆ ئێرە خۆشحاڵم کە لە کۆی دو ساڵی ڕابردووی دەروون و دیاردا ئەمە سێم بەرنامەمانە بەشداریمان کردو هەر دوو بەرنامەی ڕابردوومان زۆر کاریگەر بوو و یادگارێکی ناخۆشت بێرخستمەوە لە یەکێک لە بەرنامەی دوو بەرنامەی ڕابردووە ڕەحمەتی دکتۆر فرسەتمان لەگەڵا بوو ڕەوانی شاد بێ و جێدەس و جوانەکانی هەم بە بەرنامەکەی ئێمە و هەم بە کوردستان و هەولێری پایتەختەوە دیارە زۆر زۆر بەخێر بێ هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەزمونونەکانە ئەمڕۆ لەباری تیکتۆکەوە بۆ هەڵڕژە زۆر زۆر بەخێر فەرمودانیشە تۆ هیلاک بوار وەها فریشتەکەوە دەروونناسی مۆڵەت پێدراوی کلینکی حەزەکەی دامەنیشە تا نووسێ لێ دوانمان هەیە فریشتە خانجەنابیشت بەخێر بێ زۆر زۆر عزیێتی کێشا لە سلەیمانیەوە تەشریفی هێناوە و ماندوومان کردی تەوقەیشی کۆرۆنا بکەین زۆر زۆر بەخێر بێ جەنابچۆنی با تۆزێک دوو لە بابەتەکە کەوە چییە؟ فریشتە کەوە بە کوردی پەتی یعنی شین ناوی باپیرانمە هەر چاوشین بووین لە ئەزەلەوە ینی ئەو کەوەیە شینە تۆ زانی کاچیوە؟ ناوەڵڵا بۆی کە ورد بچینە ناو بابەتەکەەوە بۆی کە بزانین ئەمانەیە باسی چی بکەین چکە وەگوتم بە بەرنامە و دوانووسیان کۆتایی نایێت دەگەر باسی تاوی تیکتۆک بکەین کۆمەڵێ لە دوانمان لە شەقامی کوردستان و وەرگرتووە باو لێ دوانانە ببینین و دەسەکەین بە بەرنامەکە فەر تیکتۆک تەیە؟ ئەمن وەڵاهی منداڵەکانم دایانە ئەگەنام بەخۆم نیتم سوودی هەیە بۆ منداڵ نەوەڵا ناوەڵایی بەس بوویتە چاولێکەری و یعنی شتەکە بوویتە خول لە ناو گەنجەکانیش بڵا بوویتەوە ئەگەن هیچ ئیسفادەچی نییە سوودی هەیە؟ ناوەڵا سوودە شوێ بەس کارگرتنەکەیەوە هیچ شت شوێ نییە چەندێکە هاتە چەند سێ ساڵ دەبێت هیچ ئیسفادە لێک ناوەڵا هەر سەیریشی ناخەم بۆ سەیری ناکەم کاتم دەگرێت سوودت لێ بینیوە؟ نە ئەی بۆ هەتا؟ ئەیتم وەڵە بەس بخۆم شتێک بڵاو بکەمەوە یعنی هیچ سوود لێ نەبینی؟ نە تیکتۆک تەیە؟ بەێ بەکارهێنی؟ نە بەس ینی وەکو ڤیددیو بڵاکەوێنە بەس تەمەشاکردنی ڤیددیو لە ڕۆژەکە چەند کاتژمێر سەیری؟ بەتانە برێم دوو کاتژمێر کەمتر ئەوە زیاتر تیکتۆکم نییەنەوەڵە نیتە؟ نەخێ بۆ؟ وەڵایی ئەمن لە تۆڕە کۆمەڵاتێکان بەس فەیسبوو بەکاردێنم ئارێ وەڵایت چی سوودت لێ بینی؟ وەڵایی هیچ چەند سەعات سەیری؟ بەخوای جاری وایە ڕۆژانە جارە 5 دقیقە ئەگەر ئەویش کەم زۆر کەم سەیریەکەم ئەی بۆ هەتا گەر سوودی لێ نەبینی؟ وەڵای لەبەر خۆش میمە زۆر بەس یەک دوو مەزموعە پێیابوونە لەبەرەوان ئەویشیان ناخۆش کردیا ئەو مەزموعە کوردانی خۆمان کە قەشمەری بێک دەکەن سڵاو چۆنن؟ سەلام سەرچاو تیکتۆک تەیە؟ بەێ
سود لێ بینیەوە سوود لە تیکتۆکی هەر ئەسلەن سوودم لێ نەدیتێت تیکتۆک و سوودی هەیە هەشتا بەرەبەرە هایتم نەوانێ سیچل تیکتۆکم هەیە ئەی بۆست سوودی ئەخەر سوودەکەیت ئێستا سوودی من یەک سوودی گچکەم لێ دیتی ئەوەش دوکانەکەی کە ڕکلام دەکەم لە دوکانەکەی فقط ئەوەندە ئەگەر نا سوودی نییە ئەرێ وەڵڵا زەرەری فولە زەرەری گەلگە لە زۆرە چونچی وەلەو زەرەر و باشە و خراپەش لە دەستە خۆمانە بەس ئەوەی ئەکتیڤ دەبی شتە قەبیحەکانە یعنی کە ئێستا کۆمیدی بیتن ئەکتیڤە بەس هەوشوەی ئەکتیڤ نابێتن کە کابرا شتێکی قۆڕ دەکات شتێکی ناشیا و بڵاو دەکات و ئەو ئەکتیڤە دەستان خۆش کاجووە تیکتۆک ئەو تێڕوانینەی دروست کردووە لای ئێمە وەکو بەشێکی زۆر لە لێدوانەکان یعنی تیکتۆک بۆشتی قۆڕە با بە زمانی خۆیان قسە بکەین خۆی وان نییە ڕەنگە تیکتۆک بەهۆی ئەوەی کە یەکێک لە نوێترین پلاتفۆرمەکانە کە زۆر بە خێرایی کەشە دەستێنێت و لە ئەپێکی زۆر بچووک بۆتە ئەپێکی ئێستا منافەسەی ئەپە گەورەکانەکە تاوەندە بەبزانم ڕێزی شەشەمەیان هەفتەمە ئێستا باش هەتا ئێستاش فەیسبووکەوە کە من ئێستا بەو هۆیەوە زیاتر هاتنە و باس و بابەتەکان بە تایبەتیش کە لە کاتی کۆرۆنا ئەو کاتێک خەڵک زۆر لە ماڵە بوو لەو کاتیا زۆر ئەکتیڤ بوو نەوعەنما تەئسیراتی سیاسی سیاسەتی غاربش لە ترسی لە تیکتۆک بەهۆی ئەوەی خاوەنەکەی سینی بوو زیاتر ئەو مەوزوعان وروژان ئەگەنە بێ سەڕاستی جیاوازێکی ئەوەندە زۆر لە بەنی تیکتۆک و ئینستاگرام ریلس و ئەوانە نییە خۆی هەر ینی بوار بۆ ئاگاداریتان تیکتۆک ئەوانەی کە لە مێژە لە ئۆنلاینن دەزان کە تیکتۆک لە ئەپێکی زۆر بچووکی خنجیرانەوە دەستی پێکرد بە ناوی میوزیکلی ئاپاک بۆ کە من کچەکەی خۆم ئەو کاتی 4 ساڵی بوو ئیتر مۆسیقاکانی خەڵکی مەشهور بوو ئەوانە بەس لیپسینکینگیانە کرد ینی بەس جەندێک ئەفێکتوانە هەبوو لەوە کە ئەویان کڕیەوە دواتر گۆڕا بەرەو شتێکی گەورەتر چوو جا تاریخی ئەوەی کە ئەو کۆمپانیا گەورانە ئەو ئاپاکردنەوە بەجۆی بەکارێنەوە نمونەی ڤاینسە بۆ نمونە ئینستاگرام ڤاینسی کڕیەوە کە کاتی خۆی کورتە کلیپ بوو بەڵام زیاتر لەسەرەوە ئەمێنێتەوە کە کۆمەلگایەک چۆن ئەو ئەپە بەکاردێنێتەوە تابان باشی و خراپی سۆشیال میدیا بابەتێکە خۆی ینی هەمویان مشتەرەکن تێدا بە ئینستاگرام و بە یوتیوب و بە تیکتۆک تۆزێک ڕەشتر کراوە لەوەی کە هەیە باشە ئاڕشتر کراوە باشە بەکارهێنەرانی کورد ڕشتریان کردویان خۆی ئەپەکە بە بێ سانسۆرە مەسەلەن تۆ چیت بێت یا بڵاویەکەیتەوە ئەوە ئەگەڕێتەوە بۆ دەستپێکی تابان لە دەستپێکی تیکتۆک ئەو کاتێکە خاوەنددارەتی سرف سینی بوو ئێستا تابن گۆڕاوە وای کە من ئاگادار بم خاوەنددارەتی نەوانما تەنزیم کراوە لە بەنی ئەمریکەکان و لە بەنی سینیەکان لە دەستپێک کە دەست بەکار بوو مارکتینگێکی زۆر ئەوان هەبوو پێڵن ئەگریسیڤ مارکتینگ یعنی مهم نەبوو چ بڵاوە بێتەوە بەس بە ئەوە بوو کە ئەو ئەپا سەر بکەوێتن و پارەیەکی یەکجارێک جار زۆریش لە ناو ئەو ئەپە ئینڤێست کراوە لەلایەن خودی حکوومەتی سینیەوە بۆی کە سەر بکەوێتن هەتا ئێستا وەڵی جاوامێنێتەوە سەر یان هێندە شتێ ڕوون نیە هێشتا بەڵام لە دەستپێکە بۆی کە ویستم بڵێم ئەوە بوو ئەو ئەپانەی کە کۆنتنتی یوزەرەکان بڵاوکەنەوە باش و خراپەکان ئەگەر تۆ سەرەوەی تا چ ڕادەیەک تۆ کۆنتترۆلت لەسەر کۆنتنت مۆدریشن هەیە یعنی تۆ بە چه ئاستێک ئەتوانی و بە چه تەکنۆلۆژیک ئەتوانی کۆنتنتەکان جیاب بکەیتەوە کۆنتنتی باش و خراپ کۆنتنت هەیە هانفول لێرە مەسەن باش و خراپیش پێوەرێکە لە کۆمەلگا تا کۆمەلگا ئەگۆڕێت ڕەنگە باش و خراپی لە کۆمەلگای ئەمە مەسەن ئافرەتێک نیوە ڕوود بێت لە کۆمەلگای مەشتێکی خراپە لە حالەتێکەوە لە کۆمەلگایەکی ئەوروپی شتێکی زۆر ئەتیادیە بەڵام خراپی بەمانای ئەوەی ببێتە هۆی ئەوەی کە مناڵەکات خۆی دەست بەوە کە خۆی ئازار بدات یان خۆی بکوژێت یان لەوە دەربچێتن ئەوانە کۆنتنت باشە لە دەستپێکە خراپ بوون لە دەستپێکە خراپۆکو ئایتیمانێک ینی وەکو کۆنتنت مۆدریشن دەستپێکە خراپ بوون دەستخۆش هەمان پرسیارەکەم ینی تێڕوانینێک لای خەڵکی ئێمە هەیە کە ئەڵێن تیکتۆک ببووراوە قسەی بەشێکی زۆرە لە خەڵک کە ئینسانی زۆر چیپی کردووە بە ئەستێرە باسی کوردستانەکەین هاوڕای لەگەڵ ئەمە وایە ینی بۆ نمونەوە ئەستێرانی کە ئێسا لە تیکتۆکە ئەستێرن لە ناو
بەشێک لە گەنجەکانە ئەوانەوە تاوکو جوولێ بوو خەڵکەڵێڵێ وەڵام من بۆ سیرمەکرد کۆمەڵێ خۆیان قەشمەرە کرد و نازانم چی و چی ینی ئەم شتە دروست بووە کاریگەری ئەم شتە چی ینی کاریگەری ئەوە چیەکە ئەو خەڵکانی کە ئەمان باسیەکەن بوونەتە ئەستێرە بوونەتە ئەوەی کە خەڵک شاید لە ساییان بکاتەوە مەسەن تۆ باسی تونوتیژیەکەی کابرا لە تیکتۆکە ڤیددیوەکەکە سارەکەی خستۆتە سەر 180 و سوعبەت و جرت و چەقەنە و گۆرانی ئەڵێن و فیکەلێن ڕەنگە گەنجێکی تر بێ لە سای بکاتەوە بەڕاستی خۆمە ئەمە دیوێکی خەتەرە ئەمە گەشتۆتەوە ئاستە ترسناکەی کە ئێمە ئاو بەرنامەی لەسەر دروستەکەی پێشکی سڵاو لە جەنابتان و بەشدار بووان و بینەرانیش سپاس با پرسیارەکە وا بکەم کە بۆچی سەرەتای پرسیارەکانی جەنابیش تەرەوە بوو بۆچی تیکتۆک وازوو بڵاو بووە دەبێ بینەران لەلایەن ئاشکرابێ کە تیکتۆک چەنەها دەروناسی لە پشتەوە بووە کە دروست بووە ئیش لەسەر مێشکەکە مێشک نزیکی 3 کیلۆیە قورسترین ئەندامی لەشە ئەوانەی کە مەلاکەن لەسەر پشت پاڵەکەون بەس سرت لەسەر ئاوەکە دابنێ هەموو لەش سەر ئاوەکە لەش قورسە وەکو کەش بەڵام ئایا هەموو مرۆڤ بەکاری هێنێ و ئایا چۆن بەکاری هێنین هینی ئەوەیە کە زۆر بڵاو بێتەوە مێشک بۆ خۆی ئەندامێکی زۆر زیرەک و کارا و چالاکی لەشە بەڵام چۆن بەکاری هێنین لەسەر پۆلێنکردن ئیشەکات مێشک واتە هەرچی پۆلێن کرابوو کە تۆ دای ئەنیت بۆی ئەیدەیتێ ڕەجستەرەکرێ ناونووسەکرێت لە مێشکە زۆر بە جوانی ئەداتەوە بە خێرایی ئەداتەوە ئەگەر بە باشی ڕجستەر نەکرێ ئەو زانیارەی لە مێشکە مێشک سەری لە تێکەچێ و ناتوانێت بیرت ناکەوێتەوە تیکتۆک هاتوو ئیشی لەسەر ئەمە کردووە یەکێ لە خراپیەکانی تیکتۆک لە ڕاستیە ئەگەر دەتوانن زۆر باسانی بخێنەوە لەسەری کە توێژینەوەی چاکی لەسرە ئەوەیە تیکتۆک ئیشی لەسەر کورتترین کاتی تەرکیز کردووە واتە محکوم تەکات تۆی بەکارهێنەر محکومەکە لە کورتترین کاتە زۆرترین زانیاریت بداتێ و مەجبورت ئەکا کە تۆ ئیش بکەی بڕیار بدەی بەم زانیاریە کە ئەداتێ بیرمان ناچێ دڵنیام کاکیوازانێ بە 6 بە 30 سانیە دەسی پێکرد نا بە 15 سانیە دەسی پێکرد دوای بوو بە 30 سانیە دوای بوو بە 6 سانیە ئێستا دەتوانی 3 دقه ماکسیمەم 3 دقه 3 دقه زۆر کەمە بەڵام ئیشی لەسەرەوە کردووە کە بە زووترین کات مێشکی تۆ سترس بکات بۆیە ئەوانەی تیکتۆک بەکارێنن زۆر بیرکردنەوەیان ڕفتاریان سترس ئامێزە کە تۆ ئەمانە بزانیت اینجا دێتە سەر لایەنە کۆمەڵایەتیەکەی کە کێ تیکتۆک بەکارەهێنە بیرمان نەچێ لە هەر شتێک تو باسی هەر دیاردەیەگەکەی کولتوری ئەو دەڤەرە ئەو شوێنە محکومت ئەکا بەوەی کە لی بکۆڵیتەوە کولتوری ئێمە چۆنە کە مناڵێک ئەکەوێت ئەکە لەسەر عەرزەکەکە دایکەکە باوکەکەیان گەورەیەکی دەوروبەری ئەڵێ ئێستا عەرزەکە کوژم ئێستا عەرزەکە عەتەکەم واتە ئێمە هەموو بەرپرسیارەتی و خەتاکە ئەخینە سەر عەرزی داماوە بەڵام مناڵەکەمان فێر ناکەین چۆن بتوانێت بەرپرس بێلەوەی ئەم جارە باش بڕۆ ئەم جارە چاوت بەکاربێنە گەوتکەت بەکاربێنە تۆ ئێمە تیکتۆکمان وەکو عەرزەکە سیر کردووە یعنی ئێمە خۆمان خوارین خۆمان ڕاز ناکەینەوە تیکتۆکمان کردووە لە 100 چەقۆ شتێکی زۆر باشە بەڵام ناکرێت کە تۆ دەستت بڕی گلەی لە چقۆکە بکەی دەبێت گلەی لە مرۆڤەکە بکەی ئەو مێشکەی بەکاریێنە چۆن بەکاریهێنا ئەمە کاریگەری هەیە ببوورە من با پۆستەکەی تۆ دووبارە بڵێمەوە چکە زۆر مەبەستە بوو دەرووناسی مۆڵەت پێدراوی کلینیکی ینی تۆ وەکو پزیشکێک خەڵک دەتوانێت سەردانت بکات بۆی کە ئستیشاری دەرونیت پێ بکە من دەروون پزیشک نیم دەروون ناسم بەڵام مۆڵەت پێدراوی کلینیکی مزال لە 10 ساڵی ڕابردوو لە ئەستینە و دەوڵەتیا ئیشم کردووە ئەمەی کە ئێستا ئەو گوزەرێ کاری ینی ئەم کاریگەری ئەم خەڵکانی ئەم ئەستێرانی کە تیکتۆک کردوونی بە ئەستێرە لە کوردستان باسی کوردستانەکەین کاریگەری خراپی هەیە بێگومان کاریگەری زۆر خراپی هەیە چونکە بە کورتترین کات ئەو لە 6 سانیە هەرچەند من لەگەڵەوە ینیم ناویان بنەی ئەستێرە چونکە وەکو یەکێک لە ڕپۆرتاژەکەی ئێوە پیشانتانە ئەڵێ قەشمەر چونکە ئەمانە بە کوردیەکەی خۆیان کردو بە مەزە
و بیرمان نەچێ یەکێ لە سوودەکانی کە لێرەش دیسان خراپ بەکارهێنراوە پارەپیاکردنە تۆ ئەکرێ ڕکلامی شتێک بکەیت هەر پرۆدکتێ بێت دەیکەیت و پارەی پێوەرەگری فۆلۆوەرت زۆرترێ بێ هەرچی فۆلۆوەرت زۆرتر بوو شتێک لە قسەکەرەکانی ژەو قسەی کرد بەڕێزێک لێرێ یاخوا بە خێر بێ کاک بەرزان عزیەتت کێشە من تیکتۆک نییە زۆر ئەم ماوەیەش تام بەردامێم دروست کرد کەوتمەوە مناقەشەیە بەشێکی زۆری خەڵک ئەگەر مایکەکەی بۆ بێنن عزیەت نەبێ بەشێکی زۆر لەو برادەرانی کە پرسیارم لێ کرد ڤیدیۆی جەنابتی بۆ ناردم باشە ڤیدیۆی جەنابتی بۆ ناردبۆمانە کاک بەرزان پیاوێکی ماشەڵڵا شیرینی شاری هەولێرە لە هەولێر دانیشیت بەڵام خەڵکانێکی زۆر سیر دەکەن من ئەمێ بەر لەوەی پرسیارێ لێ بکەم برادران تۆزێک لە ڤیدیۆکانیمان پیشان بات باشە تۆزێک لە ڤیدیۆکانی تۆ بینم باشە ئێستا بە شاشەکە تۆزێک لە ڤیدیۆکان و ئەکەینە گفتوگویەکی کوڕ و باوکانەوە باشە مایکەکەی بۆ بگرە با تۆزێک جۆمان لە ڤیدیۆکانی بێت ئێوە دەتوانن کورسەکانتانە سوڕێ سەری مۆنیتەرەکە بکەن فەرمونون مندا پیرم ڕۆڵە گیان بۆم هێناون چێکی جوان دەی بیکەنەوە بە قوربان دەنگت دیارە هەی فێڵباس ڕۆڕێوی تەڵەکە باس تا دایکمان نایەتەوە دەرگاکە ناکەینەوە باشە من ئەمێ ئەو پرسیارە بکەم تۆزێک دەردی کاجیوا وتی هەندێک باڵێن هەندێک تەسەڕوفێ لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی ترە گۆڕێ کۆمەڵگەی ئێمە عادەتەن وا ڕاهاتووین بۆ نموناگەر ئەو ڤیددیوێ بکەین بە نمونە وا ڕاهاتوین هەمیشە مناڵ گۆرانی مناڵانە بڕێ کەم کەسمانە بووە بەڵام جەناب دێسا گۆرانێکی مناڵانت خستۆتە سەر و لەگەڵ یا بە جۆرێک لە جۆرەکان کەیف خۆشی خۆت دەرەخەی ئەمە پارەت بۆ پەیاکە ئەمە حەزێکی دڵی خۆتە ئەتەوێ خەڵکی پێ دڵ خۆش ئەمە چییە؟ بەڵێ ئەوە پارە پیا دەکە پارە پەیاکە باشە تۆ 100 گێگا بە 180 دلار چۆن هەر 100 جێگا 100 گێگا باشە بە 180 دلار باشە تۆ ینی باشە تۆکو با بڵێن تۆکو بزنس سەیری ئەم بابەتاکەی وەنیە هەمن دلی عالەمێش خۆش دەکەم هەمیش حرکاتی یەگەر تیکتۆکەکەی دەکەم ئەو خەڵکانە دلیان پێ خۆش دەبێ دلی عالەمی هەموو خۆش دەبێت ئێستا ڤیددیۆشی ترت ئامادە بووە ینی ئەمان گۆرانی مناڵانە بۆ گەر ئەو ڤیددیۆیی ترمان پێشکەشتن بوویکە باش آخر بیخینە ناو شاشەکەەوە با ڤیددیۆکی ترت ببینین و دوای ئەو ڤیددیۆ لە تۆ پرسم ئەمەی کە کاک بەرزانێک کات دیوە تەندروستەکەی بەکارهێنەری تیکتۆکە جارێکتر گەرم سەر ئەو بابەتە یەکەم جار حەزەکەم پێشەوەی کە وەڵامی ئەوەی جەناب بەمەوە ئەو بابەتەی کە دکتۆرە باسی کرد یەکەم جار هەموو سۆشیال میدیا ئەو پلاتفۆرمەکان ئەبنە هۆی ئێستا سەرکەمە کاتی خۆی پێشەوەی کە سۆشیال میدیا پیا بێت و دوای بۆش باسکەم لە کێوت پیا بووە تۆ توانی کتابێک هەڵگریت بە تایبەتین جیلی ئێمە ئەمان توانی کتابێک هەڵگرین 2 ساعت 3 ساعت هەنێکجار 10 ساعت کتابێکمان ئەخوێندەوە نامان نازانێ ئەگەمان لە خۆمان نەبوو یعنی شتێکمان هەبوو بە ناوی فۆکس تابان لەشی مرۆڤ دروست نەکراوە کە فۆکسیە بێت فۆکس قدرەیەکی تعلیمی ئەبێ خۆت ڕابێنی کە فۆکسە بێت چونکە مرۆڤ دروست کراوە کە وەڵامی سنسۆریک ئینفۆرمێشن بداتەوە بۆ ئەوەی کە بمێنێتەوە گورگ نەیخوات ورش نەیخوات بە مەلیۆن ساڵ ئەو بەشەر ئەوە لە ئێڤۆلوشن پرۆسی ئێڤۆلوشن ئەوە دروست بووە باش قدرەتی تەرکیز شتێکە تۆ ئەبێ بە تەدریب فێریبی بۆیە مەسە مناڵ یەکەم ڕۆژ کە چتە مەکتەب ئەو فۆکسەی نیە تۆ ناتوانانی لە حەفێک زیاتر پێشانی بێت کە ئەچێتە مەرحەلەی زانکۆوانە ئەتوانێت بە سەد بخوێنێتە چۆن و تەرکیزی بۆ دروست بە سۆشیال میدیا ئەوەی کە دروستکەوەی کە دکتۆرە باسی کرد شتێکی بە ناوی ئەتێنشن سپان یعنی قدرەی تەرکیزی من قدرەی تەرکیز ئێستا ئیمناڵەکانی ئێمە لە 20 سانیە زیاتر نییە زۆر زەحمەت حتا لە ئەوروپاش زۆر زەحمەت ئێستا تۆ بتوانێت مناڵێک مەجبور بکەیت 4 لاپەڕە بەیەکە بخوێنیتەوە نیو لاپەڕە خوێنیتەوە لایدەت بۆ چونکە ئەو ئینفۆرمێشن فلادە ینی ئەو با بڵێن لێشاوی زانیاری کە بۆتیێت واکات کە مشکی تۆ تەرکیز ناکرد لەسەرەوەی کە بە فۆکوسی و بە ئامیقی شتێک بخوێنیتەوە کەواتە تۆ تووشی
ئەتێنشنێکی کورت و زۆر سەتحی ئەکات ئەوە یەکەوەش بەس تیکتۆک نییە باش ئینستاگرام وایە هەر ئەپەکە سکرۆلێکە باشە بەس زۆر بە کورتی پێم بڵێ شتێکی باشە یا شتێکی خراپە تەواو لایەن عیلمیەکەی مناڵ هەتا تەمەنی 18 ساڵ تەمەنی خۆی زائیدن 2 دقە ئەتوانێت تەرکیز بکات لەسەر و هەژدەوە تەمەنی خۆت زائیدن 10 دقە ماکسیمم ئەتوانی تەرکیز بکەیت هەر بۆیە ئێستا گەیشتۆتە ئەم دۆخی کە کاچووە باسی تیکتۆک و تۆڕی کۆمەڵایەتی ئیش لەسەر ئەتەنشنسپانەکە کە تەرکیزی ئێمە کەم ئەمەوان لێ کات کە ئەم تۆڕانە کە ئێمە ئاوا بە بەسیتی سیرمان کردووە و ئەستێرە و من ئەڵێم ئەستێرە با من بەزمان باشە ئەم خەڵکانەی دروست کردووە تۆ بە بەزە ناو بردن و چوزانم ینی ئەستێرە نین بەداخەوە ئەستێرەشیان تایە بەڵام بەحەسی ئیجتیماعی هەیە بە ماوەی 30 ثانیە مەوزوعێکی زۆر مەمیشت بەڵام ئەمە لە کوردستان نییە بەداخە کوردستانی هەیە کاک دەرون من خۆم تیکتۆکم هەیە باشە و لەوێەوە چەنەها کەس کۆمنتی ئەوەی نووسیوە کە زۆر خۆشحاڵن کە دەرون ناسێک کاتی خۆی بۆ ئەوە تەرخانەکە نەخێر ئەزانی من بە هیچ شێوەیەک بۆ جەنابتان و بۆ بینەرانیش زۆر ڕوون و ئاشکرا بێ لەگەڵ ئەوەیانیم گلەیی لە پلاتفۆرمە کان بکرێت کە تۆڕی کۆمەڵایەتیە تیکتۆکە هەر شتێکە ئێمە خۆمان هەڵپەرچێکە نازانین وڵێن ئەرزەکە گلەیی لە مرۆڤەکە بکرێت لە دایک و باوکەکە بکرێت لە سیستەمەکە بکرێت لە بڕیاردەرەکەت بکرێت لە مامۆستاکەت لە حاکمەکەت لە هەر باشەکە جوان لە دنیا شتی وا بووە بۆ نمونە بوون بە مهڕیجێکی ناشتین لەناو ئەم تۆڕە حکوومەت لەسەر ئاستی باڵا سانسۆریان بخاتە سەر یا چوزانم نێڵێ ڤیددیۆکانیان بڵاو بێتەوە گلەی بەشێک لە خەڵک ئەوەیە کە ئالاساس ئەم تۆڕە ئەم پلاتفۆرمە ئەو شتەیتیانە هیچ سانسۆریی نییە چی بڵاوکەیتەوە بڵاویکە وانە باش خۆی هەموو باسی کوردستان نەکەن چون کوردستان و عێراق ینی ئەو دوو ئەوەیکی تایبەتن کە حالیان ئێمە حکومڕانیەکی سەلیمان بە دروستی نییە ینی حکومڕانیمان لەسەر داتا بە شێوازێکی مەزبوط نییە وڵاتانی پێشکەوت و لەو شوێنەی کە ئینستاگرامە یان تیکتۆک ئیجازە وەرەگرێت کە بتوانیتن بوونی هەبێتن لەوێ مەکتەب ئەکەن و ئۆفیسەکەن و کۆمپانی جوون بوونی هەبێت ئەوانە خازعن بۆ هەموو قانونەکانی ئەو وڵاتە باش و ئەبێ بیشی سەرمێنن کە مکانیسمیان هەیە کە مکانیسمی کۆنتترۆلیان هەیە لەسەر ئەو بابەتانەی کە بڵاو ئەکرینەوە شتێک بەناوی مەسەن سایبەر بولینگ مەسەن تۆ لە ڕێگای ئۆنلاینەوە تۆ بتوانانی هەڕەشە لە کەسێکی تر بکەیت هەر وەک وایە بە حەقیقی هەڕەشە لێ کرد بێت عینی قانون لەسەر تەطبیق بێت یان مەسەلاً کۆپیڕایت ئینفرەکشن ینی پاراستنی مافی تاکە کەسی ئەوانەی کە مۆسیقارن تۆ ئێستا بڕۆ کۆنتنتێک دروستکە بوون منە مۆسیقایی گەیم ئۆف ترۆنسی لەسەر دابنێ لە تیکتۆک دابنێ بە دوای چەند چرکێک ئۆتۆماتیکەن چێکە کرد ئەڵێت ئەو مۆسیقایە خازعە بۆ پاراستنی مافی ئەو کەسێک کە دروستی کردووە تۆ ناتوانانی بڵاو بکەیتەوە کەواتە هەر وڵاتێک ئەو پلاتفۆرمە لەوێ خازعن بۆەوە ئەگەر سەر نقطەی تا چه حدێک ئەو کۆمپانیە توانای ئەوەی هەیە ئەو قانونە بچەسپێنێتن لەگەڵ یەکتی جیاوازن ئەوش لەسەرەوە ئەمێنێتەوە کە چ تەکنەلۆژیاک بەکارێن ئێمڕۆ لە ڕێگای بەکارهێنانەی هزری دەست کرد کۆنتنت مۆدەریشن زۆر ئاسانتر بووە کە تۆ توانی زۆر بەسەری بزانی کامە ڤیددیۆ خوێنی تێدایە کامە ڤیددیۆ جنێوی تێدایە کامە ڤیددیۆ مەسەلاً ڕێیسیسمی تایە ئەوانە زوو ئاشکرابن کۆنتنت مۆدەریشن لەسەر هەیە بەڵام کۆنتترۆلی 100% لەسەر ئەو بابەتانە نییە باشە بۆ نمونە ئەو کەسانی کە جەنابەت پیاوێکی ئایتیمانی یانی بە دڵنیایی و ئاگال لە ناو تۆڕەکان ئەگەر زۆر ئەگەر لە ناوڕۆکیش نەبێت هەندێک لەو کەسانی ئێسابوونەتە پاڵەوانی ئەم ئەپلیکیشنە ئەگەر لە وڵاتێکی پێشکەوتوی دنیاە بێت سانسۆریان نەکرێیا لە ڕووی یاساوە ئەگیرێن ئەوانە ئەگەر یەکەم جار بە حەزەکی بار بە کوردێکی باسکەین خۆ قەشمەرکردن تاوان نییە لە هیچ شوێنێکی دنیا شخصە خۆی قەشمەرکاتێن هیچ تاوانیان نییە ئەو شخصە لەسەر ئەوە محاسبە ناکرێت بەڵام هەر کۆمەلگایەک پاداشی جۆرە هینێکە کات بۆ نمونە لە کۆمەلگای کوردی شخصە گۆرانەیەک ئەڵێت 100 جنیویتیایە 100,000 لایک وەرەگرێت و خەڵک پێی خۆشە ئەینی ئەو گۆرانە لە ئەوروپا بوترێت ڕەنگە دوو نەفەریش سەری ناکاتن ئۆتۆماتیکەن ئەو شخصە ئەویشە ناکاتن کەواتە خودی کۆمەلگای ئێمەیە کۆمەلگاکە باوەشکردوزابێت کۆمەلگای ئێمە ئێستا کۆمەلگای ئێمە تۆ بابەتێک دابنێ
شتێکی نێگاتیڤ لەسەر خودی کورد بنووسە زۆر پێیان خۆشە دفاع لە خودی کورد بکە چونکو زروفەکە وای لە دفاع لە خودی حکوومەت بکە خەڵکە لەگەڵی نییە چونکو کۆمەلگایەکە بەو ئاراستە برجاوە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە یەکەم جار کوردستان تەلەڤیزیۆنێکی نەتەوەیی خۆی نییە ئەو گەورتن ڕخنەی خودی خۆمە لە وڵاتی خۆم ئەمە تەلەڤیزیۆنێکمان نییە کە مناڵی ئێمە لە خەو هەڵاسێت سەری پرۆگرامێکی تەلەڤیزیۆنی بکاتن بەبێ محاسساتی حەزبایەتی بەبێ تەسیری مێدیەکان نامەوێت کاکە من نامێ مناڵم کە لە خەو هەڵاسێت سەری NRT و KB24 و ڕوودا بکاتن من ئەوێ سەری تەلەڤیزیۆنی کوردستان بکاتن تەلەڤیزیۆنێکی نەتەوەیی فەرە کوردی بێت مناڵی من لە سوێن ئەستا نازانم چ کەناڵێکی بۆ بکەمەوە بەیانیان کەم تۆنێ فەرە کوردی بێتن کەواتە ئێمە ئەوەکی زۆر تایبەتین کۆمەلگاکی زۆر تایبەتین بۆیە بەکارهێنانەوەی سوۆشیال میدیاس لە لای کوردەوە بەکارهێنانەوەیکی زۆر جوان شێوێنراوە خستە ناو برینەکەەوە باشە لە ڕووی یاساییەوە پیاوێکی ئایتی پێمان دەڵێ خۆ قەشمەرکردن تاوان نییە و ڕاستیشە بەپێی یاسا خۆ ناگیری لەسەروی بڵێ بۆ خۆ قەشمەرەکە یا بۆ خۆ جنیەوە بەخۆتەی من حەزەکەم ئەلێرە چەند دقەیەکمان ئامادە کردووە هەندێک ڤیدۆی ئەو خۆ قەشمەرکردن و ئەو فەوزایی تیکتۆک بابینەری ئەوە بین ئەو کات ئەو پرسیارە لە تۆکەم ئۆکەیەوە لە ڕووی یاساییەوە یاسا هیچی لەگەڵ و کەسانە پێ ناکرێت بەڵام ئەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە چێ گوزارێت بابی بینین ئەرێ کاکە هەر شتێکەکەین لە کۆمنتا نووسە سیناریۆ وەرە خەڵک نازدێ ئیدە تا سینارە مینارە بەخسە بکە با خەڵک نەڵە سیناریۆ بە قسەی من کە ورە بەسە هاوڕان ئاوا هێناوە کاک چەند ساڵە سە تەبەقەیەکە کەوتم ئێستا فێ ناکەم یاخوا بەخێر بێ شا دیگه کریولو دەخۆی ماوە لەسەر خۆ بخۆ کا بخۆوە وی ماوە لەسەر خۆ بخۆوە گەرە ئەو ئەنت وڵا ئەوەی قەپار ئەوگەوا دەکەم خۆتەکە هەتا ئێستا دیدیت کەر قسەی بکە بەستە زمانە فەقیرێ کەر بەستە زمانە وڵای چی باسی کێرێ دەکەم هەر فێر بیمە دەستم ئاهای لێ دەست خۆش ئەمەی کە بینیت لە ڕووی یاساییەوە ئەو بابەتە کەسی چیان لەگەڵا ناکە بەس ئەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ ژەهرێک جێڵێ لە ناو کۆمەڵگایانی ئەو جۆرە لە خۆ قەشمەرکردن و شەڕەجنێ و فەوزایی کە ئەگوزەرێ و ئەوە تا بەشێکی زۆر لە خەڵک ئەگەر بۆ نمونێمە دە کەسمان مقابلە کردو ئەگەر 100 کەسیشمان بکردای هەر ئەو فیدباکەمان دەسەکەوت چی جێڵێ لە ناو کۆمەڵگا لە ناو خەڵکە وا باوە سەرەتان نەخۆشیێکی زۆر خەتەرناکەوە باش لەگەڵەوە شاو خەتەرناکەنی ئێستا تۆپ زانست چارەسەری بۆ دۆزیوەتەوە بەڕای من نەخۆشی تازەی ئاخر ڤەرژنی نەخۆشی کە کۆمەڵگای کوردی ئەناڵێنە بەدەستیەوە نەتوانن کە مامەڵە لەگەڵ هەستەکان تا بکەیت مرۆڤی ئێستا نازانێت چی لەو هەموو هەستە بکە کە لە لای دروستە بێ بە بۆنەی تیکتۆکەوە بەیان پلاتفۆرمەکانی ترەوە بۆ نمونە کێشەی خۆشەویستی زۆر هەیە کێشەی بازرگانیکردن بە خۆشەویستی زۆر هەیە ئەمانە هەمووی کە تۆ هەستت ناتەواو بوو و فێر نەکراوی چۆن مامەڵە لەگەڵ هەست بکەیت و بیرکردنەوەشت سەلیم نەبوو ئەمە نەخۆشیە نەکار نەخۆشیە ئەکرێ حازرت بکە بۆ چەنەها نەخۆشی تر پەروەردە جنسیەکەی ئەوەی کە من لێرە ئەی بینم لە کوردستان هەڵبێت لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لە ئێمە باشتر نین بەڵام مانای ئەوەیە کە کورد پاڵی لەباتەوە هیچ نەکە پەروەردە جنسیەکە ئەوەیە کە نازانی چی لەسەر تۆ چەند ئەکەوێت هەنێ غەڵەت هەیە لەم کۆمەڵگایە و لە کۆمەڵگای تریشە ئەندوو ناکرێ ئەگەر تەرمی ئایتی بەکاربێن واتە تۆ ناتوانانی ڕجوع بیتەوە لێی کۆنترۆڵ زێتی تیانی نەخێر لا نابرێت یەکێ لەو شتانە
حياة حرمتك كولتوري إما بكويدن لسري متفقين ئافرەتە بێ بە شێوەیەک بێ پیاویشە بێ بە شێوەیەک بێ خەتەرێکی ئێستا ئەم کێشەیە ئازانی لە چیایە هەموو لەسەرەوە هەمومان ئەو نمونەیە پیشانەدەین کە چاوەڕوان کراوە لە ئێمە چوەکو ئافرەت چوەکو پیاو بەڵام لە ژێرەوە ئەوەی ڕوئەدا من لە سوید لە بریتانیا لە دانمارک لە ئەمریکا لە ئەردەن ژیاوم لە وڵاتانە نەمبینیوە و نەمبیستووە لە سجنی سویدیش ئیشم کردووە شتی وام چۆ بە گۆچکە ئەم 4-5 ساڵە لە کوردستان لە وڵاتانە نەمبینیوە بۆ لەبەرەوەی سیرکە کاک دەروون مرۆڤایەتی دەستخۆش مرۆڤایەتی دروست بووە بۆ تۆ ئاینەکان هەمویان هاتوون بۆ ئەوەی یارمەتی مرۆڤ بن جوان بژی لە دوای ئاین زانست هات یارمەتی مرۆڤ بدا بۆ ئەوەی جوان بژی هێشتا بەداخەوە لە کۆمەڵگای ئێمە نەئاین و نەزانست سەرکەوتوو بوو کە بەربەست تێدا بنێ بۆ ئەم مرۆڤە بۆستێنێت بۆ نمونە تۆ سوورەزانی کۆمەلگا ڕەحمەت پێ ناکە بۆچی پەیوەندی جنسیەکەیت و لە تۆ وایە لە کچەکە بۆ نمونە لە کچەکە وایە کوڕەکە ئەتێنە نەخێر ناتێنە لە کوڕەکە پەیوەندی بە تیکتۆکۆ چی بوو پەیوەندی بەوە هۆیە کە ئێمە ئامادە نەکراوین لە پەروەردەمانە ئامادە نەکراوین بۆ ئەوەی تیکتۆک بەکاربێنین بۆ ئەوەی فەیسبوک بەکاربێنین بۆ ئەوەی هیچ شتێک بەکاربێنین جان ئەتوانم جان سیرکەن ئەوە یعنی ئەوە هاوڕامە لەگەڵ جەنابی هەتا ڕادەیەک لێک دو نقطە شەختراف نەگەڵێ بۆ نمونە ئەو کچێکە تووشی لەش فرۆشە بێ لەسەر ئایفۆنێک ئەوە لە پەروەردەی ئابووری نییە ئەوە پۆڤرتیە فەقرە نەک نازان ئەبووری فەقرە من کاڵەکەەکانی ترم تاواەکە بەس با لێرە بابەتێکی زۆر گرنگ چکە هەستەکەم ینی بابەتەکە زۆر میمە کە ئێمە بزانین ئەسەن سوۆشال میدیاسە بۆ هەیە سیرکەن دنیا لە ڕووی تەکنۆلۆژی ئایتیوە بە 4 قۆناغ تێپەڕیوە قۆنەغی یەکەم لە ساڵە 50کان دەست پێکات هەتا ساڵی 90 دێت ئەو قۆناغی مین فریم کۆمپیوتەرە زابەلاحەکان لە هەموو دنیا دەپازێکە بووە لە ساڵی 90 هەتا ساڵی 2005 قۆناغی دەستۆپ کۆمپیوتینگە و ئینتەرنێت کۆمپیوتەر پەیدا بوو وۆرد هەبوو ئیش لەسەرێکە دەستپێکە ئینتەرنێتشی نەبوو وۆرد و پێینت و ئەوانەت هەبوو شێک بە ناوی سۆشیال میدیانە بوو ئۆ پێ ئەڵێن قۆناغی دووەم یان سەکەند پلاتفۆرم قۆناغی سێمەت کە قۆناغی سۆشیال میدیا پێدەڵێن ثرد پلاتفۆرم سۆشیال میدیا گوگل کلاود کۆمپیوتینگ و ئەنالیتیکس هەرسیکان بێکەوە بەسراونەتەوە و کلاود کۆمپیوتینگ ڕەخسێنەری سۆشیال میدیایە تۆ ئەو هەموو کۆنتنتە بەستە سەوەڕکەن ئەو هەموو ڤیددیوە ئێساوە ئایفۆنێک ئەکەن تەلەفۆنێکتان هەیە دوای 2 سال پڕە بێت لە بینی 256 گیگ و لە بینی 512 گیگ ئێوە 300-400 دلار زیاتر پارەی و ئایفۆنادەن کێیە پارەی ئەو هەموو کۆنتنتە ئەدات کە ئێوە ئەپلۆدی ئینتەرنێتەکەن کەواتە بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیە ئەرزانبوونی ئەو ستۆرێجی ئۆنلاین وای کردەوە کە ئەو کۆمپانیانە بتوانن شتێک بە ناوی سۆشیال میدیا دروست بکەن یعنی خودی کاتەکەیە 2005 هەتا 2010 سەردەمی دروستبوونی سۆشیال میدیایە و دکتۆرە ئەوروپاش بۆی ئامادە نییە ئێستا شەگەڵاوی ئەوروپا مشکلی لەگەڵەیە یعنی ئەو کێشە ئێستا کورد بە سۆشیال میدیا هەیەی خودی ئەوروپاشێتی و زۆری سرچکراوە بەڵام یەک شت ئەبێ لێرە بوترێت سۆشیال میدیا هەتا ئەو لە حەزەیە لە ڕووی ئەلمیوە بە هۆکاری خەمۆکیان کشکان دانانرێت بەڵام پەیوەندیدارە ڕاستەوخۆ ئەجە چۆن پەیوەندیدارە زیاتر ئەگەڕێتەوە سەر سکرین تایم هەتاکە خۆی کۆنتنتەکە چونکە سکرین تایم خۆتە زانی شتێک کێ بە ناوی سرکیدیان ڕێتمیان سرکیدیان سایکل یعنی دەورەی تەبیعی تۆکە ڕۆژ دەریێت لەناو تیشکی ڕۆژ بلو لایتی تایە ئەو بلو لایتە لە خەو هەڵتەستێنێتن کە ناشمێنن ئۆتۆماتیکەن وات لێکات بنەوی شاشەی تەلەفۆنەکانتان بلو لایتی تێدایە تۆ کە سعات 12 شەو ئەچیت ئەیکەیتەوە خۆمام لە هاتوو دوێنێ شەو براتان تا سعات 4 بەیانی من لە تویتەر بووم هەر نامزانانی چۆن بوویتە 4 بەیانی ها کەواتە تەئسیر لە سەرکردن سایکلەکەات کەوات لێکات توش چی دەکات تۆ فیزیکال ئەکتیڤیتی نامێنێت کە وەکو مرۆڤ لە ڕووی ئەکتیڤیتیەوە ناچیت لە جێتەوەی کە بچیت تۆپێن بکەیت یان ڤۆلیبۆل بکەیت یان لەگە بەندەرچیت لەسەر سۆشیال میدیا ئەپەکانە میتەوە و شەرت نییە سۆشیال میدیا ئاپیش خەڵکی سەری فیلمەکە سەری نێتفلیکسەکە کە سۆشیال میدیا نیە بە سەعات باشە گرنگ ناتوانێت کۆنتڕۆلی خۆی بکات تووشی چی کێشەیەک تر دەکات تووشی ئەوە دەکات کە تۆ تووشی دپرشنەبی بۆ چونکە سۆشیال ئینتەراکشنی تۆ پەیوەندی تۆ لەگەڵ خەڵک
لە جیاتی ئەوەی کە پەیوەندێکی کەسیە من لەگەڵ دکتۆرە فرشتەخان دانیشتم 2 ساعت لە بابەتێک بە ڕێکوپێکی لێ کۆڵینەوە پەیوەندەکە قوڵە یعنی مرۆڤێک بەرامبەرە منە مەجبورم وەکو بە کوردی وتنی خۆتقەش بەر ناکەیت مەجبوری ڕێزی تەرەفی مقابلەگری مەجبوری دقت و تەرکیز هەبێت کە چێڵێ بۆیە کە ئەو پەیوەندیە ینی سوشیال ئینتراکشنێکی قۆڵە ئەوە ئەگۆڕێت بەچی بە سوشیال ئینتراکشنێکی زۆر سەریعی 30 ثانیە زۆر جار هەیە خۆم واکەم زۆر جار مەسەن پۆستی برادەرێکە والله پۆستەکەم نەبینیەوە بەس چونکو ناوی برادەرەکە لایکێکی لێ دێ ئەڕوات تەسەوەرکە سوشیال ئینتراکشنەکە چەند سەطحیە کەیتەوە مەرحەلە ئەوە وا ئاکات کە دوای فترەیەک پەیوەند چونکو مرۆڤ دکتۆر ئازانی مرۆڤ بۆ ئەوەی کە خۆشحاڵ بێت و خۆشبەخت بێت پێویستی بە پەیوەندی ئیجتیماعی قوڵ هەیە وانە کە ئەوەت گۆڕی تووشی خەمۆکی دەکات لەو لایکی کە باسی خەمۆک دەکات تووشی خەمۆکی دەکات جە تەئسیرەکە زیاتر لەسەر کێیە کاکە دەروون نەک ئەوانەیە کەسە گەورە منە من سەری ئەوەکانم کرد ئەو مقابلەن ئێوە لەگەڵ تەمەنی گەورە مقابلەتان کردووە تەئسیری سوشیال میدیای خراپ لەسەر تەمەن گەورەکان نییە ئەگەر دقت کرد هەمویان عاقڵ بوون ئانوت کاتم نییە یان سەیری ناکەم بۆ چونکە لەو مەرحەلە تێپەر بووە کە تەئسیر تێ بکات تەئسیری سوشیال میدیای خراپ لەسەر مناڵەکانە و بە تایبەتی لەسەر کچەکان بۆ چونکو کۆنتنت بە تایبەتی ئینستاگرام زۆر لە تیکتۆک خراپترە بۆ کچەکان بۆ چونکو تووشی حالێکیان دەکات بە ناوی لۆ سلف ئەستیم ینی خۆ بەکەم بینین خۆ بەکەم زانین بۆ چونکە ئەو هەموو ئینفلوئنسەرە نابینتە نازانێتن تیمێکی میکاپیان لە پشتە تیمێکی قژ دروستکردن لە پێشە سەدان تەجمیل کراوە بە فۆتۆشۆپ دروست کراوە ئەو فیلتەرە بەکارەوە خۆی مقارنە ئەکات خۆی پێکەمە تەسەوەرکەن لە بینی ساڵی 2005 هەتا 2003 ڕێژەی خۆکوشتن لە ئەمریکا لە بینی کچەکان بۆ 66% بەرز بووتەوە ڕێژەی دپرشن لە 11% لە پێشەوە فترە هەتا ساڵی 2010 بۆ 35% بەرز بووتەوە بەڵام هەتا ئێستاش ئێمەناڵێن کە خودی سوشیال میدیا هۆکارە بەڵام ئەزانین ینی پەیوەندێکی ڕاستەخۆ لە بینی سوشیال میدیا ئەو حالەتە ئیجتیماعیانە هەیە پێ دوایە ئەم ئاوەی کە تی کەوتوین ئەم شەپۆلی کە تی کەوتوین ئاندووی تایە ئەتوانین بگەڕینەوە یەک جارە یەکەم شت هیچ کۆنتنتێک کە تۆ پۆستت کرد بێت تەنانەت کە کاتێککە دلیت شەکەی لای تۆ دلیتە بێت لایوان دلیت نابێت هەر کاتێک تۆ سەیری پۆستێکەکەی لەو لە حەزێک کە کردەوە دووسەشت حسابە لەسەر یەک چەند سانیە چەند میلی سانیە لەسەر پۆستێک ئەمیتەوە تۆ مەسان فارسکە پۆستێکی لەسەر تیکتۆکە بە تایبەتی تیکتۆک ئەوەی زۆر ینی بڵێن ئەوەیە پۆستێکی تیکتۆکەکەیتەوە کابراای خۆ بەهار بژین سەر خۆ قەشمەرکردنەکە کابرای خۆی قەشمەر کردووە ئەگەر لە خلالی کەمتر لە چەند سانیەک لاتدا ئەوە مؤشرەکە لایەوان ئەگە 2 سانیە 10 سانیە هێشتەوە لایکش دێنەدا تەنانەت بەس هێشتەوە 4-5 سانیە ئۆتۆماتیکەن لەمەوە دووە پرۆفایل دەکات پرۆفایل دەکات ئامادە دەکات بۆ ئەو جارە چونکە ئەزانێتن یعنی چەند سانیە ئەمینیەوە 50 لەسەر شاشەیە بە کورت و پوختیەکەی ئەوە کە خەڵکە بینی ئاواسەری تیکتۆکەکەیەکات لە تیکتۆکەکەیەوە شخصیەتی و بۆ دیارەکەی کە حەزی لە چی کاکە دەروون بابوت ئاسانکەم بابەتەکە ئەو شەریکە زەبەلاحانە کە ئەو هەموو سەرڤەرە و ئەو هەموو دێتا سەنتەرە بەڕێوە بەنە و معاشە و هەموو مۆزەفادان بە چی پارە ئەو پارە لەکوێ پیاکەن ینی کاڵاکان چییە شتومەکەکە چییە ئەوەی کەی فرۆشن شتومەکەکە ئەتەنشنی جەنابتە دێتای جەنابتە بە کوردی وتنی you are the item بەبێەوەی ئاگامە لە خۆمان لێرە تۆ مشترینی تۆ کاڵاکەی مشتریکەیە ئەو شەریکەتانی کە پێویستیان بە داتا هەیە بۆ مارکتینگ بۆ نمونە شەریک ئەوێتن ڕێکلامی بکات لە کوردستان فەرزانمە لە ڕۆژ لە ڕۆژان ئەوێ بزانیتن کێن ئەوانەی کە ئایا چەند کەس لە کوردستان کەیفی بە هیندێت بە سۆلەر پاوەڕ دێت ئەو داتا لەکوێ بێنێتن حکوومەت هەیەی نە هەیەی نە هەیەی نە کێ هەیەی تیکتۆک هەیەی تیکتۆک ئەزانێت کامە پۆستە سەر کردووە چەند سەری کردووە لایکت کردووە نەت کردووە ئینستاگرام هەیەی فەیسبووی ئاگامان لە خۆمان نییە بووینەتە سوتەمەنیەکی جوان بۆ ئەم ئەنگلیزی ئەڵێت when it is free you are the commodity یعنی تۆ کاڵای لەبەرەوەی دیسانەوە بگەڕێمەوە سەر باسێکی خۆم کە تەواهم نەکرد 4 کۆڵەکەکەی پەروەردە کە ئێستا پێنجەمیش باسی یەکەم کۆڵەکەی سێهەمیان کۆمەڵایەتیەکەیە ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە باشە لە مناڵیەوە فێرکراوین کە میوانێکمان دێ چۆن بە خێراتنی بکەین بەس ئێستا لە ئینتەرنێت چۆن بە خێراتنی یەکرێکەکەین هاوڕێیەتیەکەم ئەم چۆنە
خۆشەویستی لە ناو لە کۆمەلگای ئێمە چۆن سیر کراوە ئێمە کچمان ئەوەنە بەهێز بەرپەروەردە کردووە کە بچووکترین تعلیق تۆ چاوت جوانە قژت جوانە بڵێ زۆر سوپاسەزانم بڕوای بە خۆیەتی خۆی پێکەم نییە خۆی پێشتا نەک غرور بەڵام خۆی نرخێکی خۆی هەیە ستەندەرتێکی خۆی هەیە کوڕمان وا فێر کردووە ئەگەر کچەکە لە یەکەم ڕۆژەوە کە ئەیبینەوە چێتە دێرە لەگەڵی باسی پارەی لەگەڵا نەکرد جزدانەکەی دەڕێهێنا بڵێ منیش پارە ئەم بڵێ لێرەوە زەنگێکی خەتەرە تو ئەم کچە بە شوێن لەوانەیە پارەکەی تۆ بێت فێرمان کردووە نەخێر لایەنە ڕۆحیەکەی کۆڵەکەی چوارەم کە لایەنی ڕۆحی مرۆڤە من هەڵم بژاردو پێی بڵێم ڕۆحی نەک تەنها ئاینی چونکە جەماعەتی ئەلمانی دایم خۆ هەڵ ناگرێ لە سۆشیال میدیا قسەی نەشیا و جنە و ئەنێر بەڵام لایەنە ڕۆحانیەکەی کە لە زانستی شەهەروە ناو ئەبرێ وەگوتم دین هاتووە هەموو ئاینەکان هاتوون بۆ یارمەتی مرۆڤ بدەن باش بژی خۆش بژی بە کەرامەتەوە بژی دوایەوە زانست هاو ئێستا مرۆڤی کۆمەڵگەی کوردی سەر لە شێواوە یان سەری لێ شێوێنراوە هەر کامێکیان بێ دڵێ من بڕوان بەخوانیە باشە بڕات بەخوانی ئەی بۆچی بەرگەی بچووکترین کێشە ناگری لە ژیانتە ئەگەر پشت بە زانستە بەستی نەخێر زانستیشی نەخوێندۆتەوە لەبەرەوەی هەموو مەرجەعەکەی ویکیپیدیایە یوتیوبە بۆ نمونە زانستی دەرووناسی لە ئینتەرنێت نایدۆزیتەوە من بۆ ئەوەی تەستێکی خەمۆکی هەر کەسێک بکەم تەستی من نابێ ئەوەی من بەکاری هێنم نابێ لە ئینتەرنێتە هەبێت چکە من لە بۆردەکانم بە پارەی کڕم هەر ئەوە کۆپیڕایتی هەیە باشە واتە مرۆڤی ئێستا نەبڕۆی بە ئاینەکەیە بۆی بتوانێت تۆکمە بێت یان ئەگە بڕاشی پێبێت سەرزارەکیە یانەوە تا بڕای بە ئاینەکەش نییە و بڕای بە زانستیش نییە ئەتو بڕات بە هیچ نەبوو دەرەچێت کە ئەو گوزەرێ ئەم کۆمەلگای ئێستا لە دەرەچێت لە پەبجی 2000 کەسی کوشتووە بچێتە لای کاکیوایان لەن جەنابەتیان لای من بێتە مقابلەیەکەوە ناتوانێت بە جوانی سەیری چاوت بکە ڕێک بۆستێ یان جوان لەسەر کورسیەکە دانیشە هەر زیڕەکە ئەی عەجەب تۆ لە پەبجی و نەزیرەکی واتە کەسایەتیەکان لە ئینتەرنێتە زۆر فوی تێکرێت و زۆر گەورە ئەبن بەڵام لە ئەرزی واقع زۆر بچووکە زۆر بچووکە کۆڵەکەی پێنجەم هی پەروەردە لایەنە تەکنۆلۆژیەکەیەتی ئێمە دەبێ لە مەولا کە درەنگە لە ڕاستی ئەو کاکیوە باسی کرد دەبێ پەروەردەیەکی تەکنۆلۆژیمان هەبێ نمونەیەک بۆ ئێوە بینەران و بەشداربووان باس بکەم من پار لە جەژنی ڕەمەزان لایڤێکم کرد لەسەر گرنگی جەژنانە بە مناڵ خۆم یادەوەری مناڵیم جەژنانەیانی ئاومەتێ زۆر گرنگ بۆ زۆر خۆش بۆ بەلامەوە باسی ئەو لەو لایڤەیە باسی ئەواکەم باش لە بیدایەتی لایڤەکە ئەڵێم دەنگ باشە هەرچەند لەوە تۆبەم کرد ناڵێم دەنگ باشە بڕواەکە 9 مانگ دوای ئەوە خەڵک بۆی نووسیوم بەڵێ دەنگ هەیە واتە نازانێت لایڤکردن چییە لە ئینتەرنێت لە تەکنۆلۆژی هیچ نازانێت تیکتۆک کە باسەکەی ئێمەیە چاودێریکردنی دایک و باوکی لەسرە چەند دایک و باوکی کورد بێ زەحمەت چاودێری خستۆتە سەر تیکتۆکی مناڵەکەی لەبەرەوەی جەناب تۆ چاودێری و کردۆتە سەر هەموو مناڵەکانە ئێمە سەرچێکمانە بێ ئێمە سەرچێکمانە بێ مەرجای ئایتێکەمان نەرجەدێر من خۆشم مناڵەکەم تیکتۆک بەکارەهێنێ بەڵێ بەڵام ئێمە مشتێک نین یەک تۆزمان ماوە یەک چەند دەقەیەکمان ماوە بۆ کاتژمێرە کەس نەبوو قسە بکە دەی یەکێک لەو بەڕێزانە بۆرگرێت لە یەک خولەکە بزانمەتە ئەتوێ چی بڵێ کۆمپانیایەک بێتن یەکەم جا پرس بە وڵاتەکە ئەکا میکانیزمەکەیان نیشان ئەداتن کە چۆن بڵاوەکرێتەوە باشە ئەو سانسۆرەکەدا ئەندرێتن بۆ زمانی کوردی ئەگونجێت کە زمانی کوردی ئەناسێتەوە بە شێوەزارەکانی هەروها کللتوری کوردی دەناسن کە دێن ئەو شتان بڵاوکەن و ڕێگەی پێدەن کە بزان چ قوبڵ کراوە لە کللتوریمە باشە ئەو بەڕێزە چاکەت سپێش جان سەرەتا ئێمە ئەوانمان بەناوبان کردووە کۆمەڵگا ئەوانی بەناوبان کردو چکە ئێمە بینەری هەرێکی لە قوربانیانی دەستیوە توانی بنێ قوربانی سوکانە بوونێتە قوربانی دەڵێت ئێوە جنێوم پێ بدەن منیش پارە پێ دەکەم ئەو بەڕێزەش جان کاک دەرۆن ئێستا دیاردەیەک پەیدا بووە حەزەکەم فۆکسی بخەیە سەر لایڤ دەکەنەوە بە شێوازی چالنج ئەو چالنجە لە نێوان دوو کەسا دەگرێت
ئەگەر بە دوواداچوون بۆ بکەن بووەتە سەبەبی تێکدانی ئاین دووبارێکی لە نێوان دوو ئاین بۆتە سەبەبی بەزاندنی سنووری تاگە کەسی گەشتوتە ئاست یعنی کاک دەروون دەستەکانی خۆش بێ من تێگەم لە جەنابەت بەڵام ئەوەش پەیوەندی بەو بابەتەوەیە کە بەڕێز باسی کردیانی ئێمە خۆمان بەشێکین لەو بینەرە ئێمە خۆمان کاڵایەکی هەرزانین لە بەردەمی ئەوەی کە ببین بە فان و پشتگیری چێ بکەین دەستەکانی خۆش بێ کاچی وە دوا قسەم بۆ بکە وەڵامیشی بەڕێز بەرەم بە نسبەت زمانی کوردی بە بەراورد بە زمانەکانی تر لە ڕووی ئەوەی کە کەشتێک ئەنووسرێت مەفهومەکەی لەلایەن ئنجنەکان دیار بێتن لەلای ئەو هەزی دەستکرد دیار بێت هێشتا نەگەشتە ڕادەی زمانەکانی تر بەڵام هەر هەمان کێشە بۆ زمانی فارسیش هەیە بۆ هەندێک زمانی تریشە یعنی شتێکە کە ئەوە نییە بڵێن کورد چونکە وڵات نییە بۆ هەندێک زمانی تریشم ئەو کێشە ئەهەمیەتدان لەسەر ژمارەی بەکارهێنەرەکانەوە کوڕی چونکو ژمارەیان زۆر لەسەرەوەی میلیۆنە احتیمامەکەی پێدرێت بەڵام هێشتا نەگەشتە ئەو ڕادەیە کە کۆنتنت مودەرێشنی تاوی لەسەر دەستەکان دوا قسەم بۆ بکە دوا قسەم بۆ بکە لەسەر تیکتۆک من بۆکو میدیاکارێک گەشتمە و قەناعەتی کە هۆکارەکە تیکتۆک نیە وەکو جەنابتان لەسەر ئەساسی قسەکانی ئێوە عەرزەکەمان خوارە و ینی هەڵپەرچەکە نازانین ئەڵێن عەرزەکە خوارە عەرزەکە ڕێکە تیکتۆک تەواو ئەبێ لە کوردستانە ئێوەمانان مەشهور بن ئێوەمانان لە هەر چێک لەوانی کە لەگەڵ ڕێزما وەکو بە قەشمەر ناوبران بەڵام کە مەشهور نین ئێمە خەتای خۆمانەوەکو بەڕێزە ژووتیانی ئێمە خۆمان لە دەوری چێکۆ بینەوە ئەوەکەم بە دوا قسە جان دوا قسەم بۆ وەڵی زۆر گرنگە کە مەجانم ینی بە کورتیش بێتن بەڵام سێ چوار خاڵ هەیەوەکو بەس ڕۆس ئەقلام نسیحاتی دایک و باوەکان نکەم کە بتوان ئێمە ناتوانین ینی ئێمە زۆر لە مەستەوایی ئەوەی کە بڵێن نەورۆس تەلەکۆمە یان ئینتەرنێت پرۆڤایدەرەکانی کوردستان لەو مستەوای ئێمە توانین تیکتۆک بڵۆک بکەین ئەو کەسانێک کە VPN بەکارین ئەو کاتی دەستکێشانە بێت بەڵام بە شێوازە گشتیانی 80-90% خەڵک ئەتوانین تیکتۆک ڕابگرین بەڵام کێشەی تۆ لە تیکتۆکنی ئەمڕۆ تیکتۆکە بانی ئاپێکی تر دروستە بێت باشە حەزەکەم سێ چوار خاڵ هەیە بە سەریعی باسی دەکەم یەک بۆ دایک و باوکان و بۆ خۆشمان یان ئەوانەی کە بن بە دایک و باو لە ئایندا یەک باڵانسێک دروستکەن لەسەر ئەوەی کە چەند کات لەسەر سوشال میدیا بەسەربن و چەند کات لە فیزیکال ئاکتیڤیتی لە دەرەوە دروستەکەن ینی ئەوەتان بیر بێتەوە کە زانیتان ئەواکەن دوو بە شاو نۆتیفیکیشنەکانتان بکوژێنەوە یعنی مهم نەبێت چی ڕۆدە لە سعات هەفت هەچ شە بەولاوە نۆتیفیکیشن بکوژێنەوە کە ئەو تەلەفۆنە هەر ئەوەتان نەکەن ئەتنشنەکەتان نەباتن باشە کچەکان دایک و باوکان لە سەریانە بەتایبەت ئەو کچانی کە تازە پێڕاگەن کە لە ئەدۆلەسنتیدانە پێ ئەنگلیزی پێوتر ئەوانە لە مەرحەلێکی زۆر هەستیاردان ڕژەی خۆکوشتن لەنەوە زۆر زیاتر چونکە خوان بەراورد دەکەن ئەبێ ئەجوکێت بکرێن تعلیم تێبگەێنن کە ئەو شتێک کە لەسەر سوشال میدیا ئەوانە بن ئەوە حقیقەتی نییە یانش ڕێژەی 0.01 لە سەتی ئەو کۆمەلگایە ئەوەکەم بە بەرنامەیەکی تایبەت دوو تەلەڤیزیۆن ڕای تەلەڤیزیۆنی وڵاتێک ئەبێ خەڵک فێرەوە بکاتن کە چۆن سوشال میدیا بە دروستی بەکاربینەوە بە بەردەوامی نەک بە یەک پرۆگرام و دوو پرۆگرام و سێ بەردەم ئەتوانێت ببێتە پرۆگرامێکی ڕێکلامی هەفتانە ڕۆژانە بە یەک دێڕژ بێت مەسەلاً سوشال میدیا بە دروستی بەکاربێنەوە یان هەرشی کە ئەیبێنن وانە بە یەک خەتش بێت زۆر مهمە لەسەر میدیای وڵاتێک کە خۆی بەبەر پرسیار بزانێتن و لەسەر دایک و باوکانش ئەوە زۆر مهمە دوی ئاخیر ئەوەیە یەکەم جار ئەبێ وەکو دایک و باوک خۆمان نمونە بین ینی من ناتوانم بە مناڵەکانم بڵم لە سعات دەیشە بەوڵاوە تۆ بۆ نییە بەکاربینی بەڵام خۆم هەروە بم مناڵ ئەوەی کە ئەبینێت فێرە بێت نەک ئەوەی کە گوێ لێ بێت باشە و ئاخرین شتیش کە ئەبێ ئەو نسیحەتە لە خۆشم کە من بۆی خۆم بەکارنەوەکو نمونە لە زۆر شتە بۆ ئەوەی کە ناڵێن خۆی خاوێنەکاتەوە ئێمە هەمان کێشەمانەیە ئەوەی کە ئاژزانێتن زۆر گرنگە کە ئێمە کاتێک دابنین 2 سعات پێش خەوتن ئەو تەلەفۆنە یەک لە خۆمانی دوورکەینەوە و دوو بۆ لە خەو هەڵسان ئالارم کلۆکێکی کۆن بەکاربینەوە ئەوانەی کۆنەکان هەبەوە کە جەرەسی لێدا تەلەفۆن ئیتر بەکارمهێنەوە کە بانێنە خەو هەڵستێتن دووری دانێ لای دەرگاکە داینێت کەوادانا خەوێکی باشڕێ بێتن و کارشستەوە تەندروست لە خەو هەڵست دەستەکانی خۆش 30 ثانیە ناوە هیچ خواحافیز کات بۆم کە بە دوا قسەت خوا دوو دەقەمە بەلانیکەوە ئەوەی کە مرۆڤ ئەو شتە گرنگانەی لە تیکتۆک بەیان هەر شوێنێکی تر بێ زۆر بڵاونی ئەو خەڵک گوێی لێ ناگرێ لە بەرەوەیە تۆ کە گوێ لێگر دەبێ ئیشی پێ بکەیت مرۆڤ تەمەڵە حەزی لە ئیشکردنەکە نییە ئیش ناکە بۆ هەتا ڤیددیوەیەکی ئێمەمانانوەستا بێ کە فێری دایک و باوکەکەم چۆن پەروەردەی مناڵەکەی بکە
فێری کچەکەم چۆن بڕای بە خۆی بە فێری کوڕەکەم چۆن کچێکی ساختە بناسێتەوە چۆ ئەمانە هەمووی پێویستی بە ئیشکردنە بۆ گوێ لە ئێمەمانان ناگرێت ئەو یە دێ سەیری کچێکی نیمچە ڕوتەکە بە ناوی مۆدلەوە یەک دنیا پرۆدکت بڵاوە کاتەوە بۆ ئەوەی ئەمانە بۆستێنرێ گلەی لە دایک و باوکت مەکە ئەگەر 4 کۆڵەکە یان 5 کۆڵەکە پەروەردەکەیان فێر نەکردی خۆت بەرپرسیاردا بنێ چونکە تۆ هەر زەمیری خۆت با معەزەبت نەدا کە تەلەفۆنەکە هەڵەگری لە جیاتی ئەوەی لایکی کۆمنتی بکەی بۆ کچە مۆدێلێک یان شتێک کە هیچ سوودێکی نییە لە جیاتیەوە بیر لە داهاتووی خۆت و کچەکەت بکەرەوە بۆ نمونە پیاوانی ئێستا هەر هەمویان ئەگەر مەجالم بی پیاوانی ئێستا لایک و کۆمنتەکەن بۆ ئەم خانمانە بیریانە چێکچەکەی خۆیان 10 ساڵی تر قەرزی پێەکە بۆ ئەوەی ئەمەلیاتە جوانکاریەکان بکات و بێبەوان دەسەکانە خۆش بێ لە کۆتاییە من لە بەرۆی کاتمان زۆر هەر نەژمە استراتیجی بەرنمەکەی من ئەوە بوو کە تیکتۆکم بە خەتا و هۆکارە زانی بۆ ئەو هەموو نەهامەتیانەی کە شێر بۆتە ناو کۆمەڵگەی کوردیەوە بەڵام ئێوە قەنەعەتەکەی منتان گۆڕی و دڵنیام قەنەعەتی بینەرانیشە گۆڕن تیکتۆک نییە مۆزوعەکە من خۆم لە کۆتایی ئاوا تێگەیشتم ئێمە نازانین هەڵپەڕین ئەڵێن ئەرزەکەی خوارە ئەگەر نا تیکتۆک لە وڵاتە پێشکەوتەکان ئەوکو جەنابەت وتە بە سەدان و هەزاران خانمیۆک و جەنابەت بە سەدان و هەزاران پیاوەک و جەنابەت زانستی باڵا فکری باڵا بیرکردنەوەی باڵا کاریگەری گەورە لە ناو کۆمەلگا و لەگەڵیشیا بازرگانی پێوە کە تەلەڤیزیۆن هات تەلەڤیزیۆن کە هات خەڵک ئەو ڕخنەی لە تەلەڤیزیۆن شەگرت ئەو کاتە ئەنەوە تەلەڤیزیۆن بۆتە هۆی ئەوە ڕاستە بەڵام نەمان بەکارهێنەرەکانمان لە کۆتاییە منەڵێم تیکتۆک ئایبینیەوە تیکتۆکمان بلۆ کرد چەند وڵات تیکتۆکی بلۆ کرد بەڵام لە کۆتاییە هاتەوە لە ئەنستگرام و شتەیەکە لە فەیسبوک ئەواکات با ئێمە ئەقڵا خراپەکانی خۆمان بیرکردنەوە ناتەندروستەکانی خۆمان با خۆمان بە قەشمەرکردنی خۆمان بلۆکەی نەک ئەوەی کە خەتاکە بخەینە سەر تۆڕێکی کۆمەڵایەتی دیاریکراوە هیوادارم شتێکمان کرد بێت.